بخیر بێن زۆر خۆشحاڵم بۆ لێرە ئامادەم بۆ پانەڵی گرنگتەوە پێت خۆشە ئەجەنداکەتان لەگەڵشی بکەم سەرەتا لەگەڵتان بەش بکەم بۆی بزانین لە پانەڵەکەی ئەمڕۆ چی دەکەین. سەرەتا دەست پێ دەکەین بە ناساندنی میوانەکانمان بە دواتر هەرێکە میوانەکانمان 15 خولێکی هەیە بۆ قسەکردن بە دواتر پشتوی وەرەگرین و پرۆژەی بەڕابە سایکڵ ئەناسێنین دواتر کاتی گفتوگۆمان هەیە و لەگەی گفتوگۆ بینەوە. دکتۆر کارزان هەڵگری بڕوانامەی بەکارهێنەوەی سەرۆی بایۆلۆژی لە زانکۆی سەڵاحەتی ماستەر لە پزیۆلۆژی ئاو لە زانکۆی دهۆ دکتۆرا لە دوای داینامیک جوڵەی ژەهرەکان لە ژینگەدا لە زانکۆی نۆتینگهام لە بریتانیا. دوای خوێندنی دکتۆرا چەندین توێژینەوەی گرنگیان دەربارەی ژینگەی کوردستان ئەنجامداوە بەتایبەت لە بابەتی خەسڵەتی پسکەرەکان لە ژینگەدا و شوێنێتی گواستنەوە کە هەرکێریان لەسەر تەندروستی مرۆڤ. لەگەڵ توێژەرانی زانکۆی بۆستۆن لە ئەمریکا و زانکۆی نۆتینگهام لە بەریتانیا توێژینەوە و راپۆرتیان دەربارەی ژینگەی کوردستان ئەنجامداوە و لە گۆڤارە بەناوبانگەکان بڵاوکرانەوە. دکتۆریان چەند پرسیارێکمان هەیە بۆ جەنابەت دواتر مەبەست لە تەندروستی خاک چییە و بۆچی گرنگە؟ گۆڕانەجینەکان بەهەمی تەکنۆلۆژیایە گۆڕانەجینەکان بەهەمی تەکنۆلۆژیایە دەتوانێت بڵمان بۆ بکەیتەوە و کاریگەری ئەم گۆڕانە لەسەر کواڵیتی خاکمان بۆ باس بکەیت بۆمان بکەیتەوە زێربەر. سڵاتان لێ بێ بەڕێزان، دەستان خۆش بێ. پێشەوەی بچمە ناو بابەتەکە حەزەکەم دەستخۆشانەیەکی زۆر بکەم لە تیمی ژینگەی ڕێکخراوی یاسات بوون. لە ڕاستیە تیمێکی چالاک سوپاسیان دەکەین بۆ ڕوژاندنی هەندێک بابەتی زۆر گرنگ و بابەتی سەردەمی ئەوانەی ئێستا لە دنیا قسە و باسییان لەسەر دەکرێت زۆر گرنگە ئێمە هۆشیار بین بەرامبەر ئەم خەزیانە لە دنیادا کە ڕوو دەدا. هیچ هەندێکی لێ بزانین چۆن ئێستا بابەتی ئەمڕۆ ناونیشانەکەی زۆر سەرنجڕای پێشە بەڕێزان بنێتەوە خەریکە ئەو وشەیان بوو لە کۆتایی پانەڵەکایەوە تێدەگەم خەریکە وشە خەریکە لەناو دەچێت و چۆن زیندەوەرەکان لەناو دەچێت وشەکانی ئێمەش خەریکە لەناو دەچێت نەریتمان خەریکە لەناو دەچێت. بابەتێکی زۆر گرنگە ئەمڕۆ کاریگەری گۆڕانی جینەکان لەسەر کواڵیتی خاک بابەتەکەی منە پێشکەشی دەکەم. پرسیاری یەکەمت لەبارەی تەندروستی خاکەوە ڕاستی ئەتوانم بە یەک دێڕ بڵێم خاک پەیوەندیی ڕاستەوخۆی لەسەر لەگەڵ مرۆڤ هەیە. پەیوەندیی ڕاستەوخۆی لەگەڵ ئەوایە کە بەسەری دادەوە. ئیتر مرۆڤ بێ یان ڕۆل بێ یان ئاژەڵانی تر بێ. مادام پەیوەندیەکە ڕاستەوخۆیە یەک خەلەل لەوە ڕوو بدا لە ئێمەشا دەرەکەوێت. چ بزانی یان نەزانی یان لێجار نازانی ئەو خەلەلەیەکە لەناو منایە ئەوەی منی خستووەتە نەخۆشخانە چەند ڕۆژێکە لەسەر خەلەلەوە خەلەلێکە لە خاکەکە من نازانم نەخۆشخانە. بۆیە ئەم پەیوەندیە ڕاستەوخۆ بێ ئێمە ئەمڕۆ تێبگەین. تێگەشتن بۆچی بۆی بزانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین چۆن مامەڵەی لەگەڵ خاکە بکەین. خاکی دروست ئەو خاکەیە سێ بنەمای زۆر گرنگی تێدا بێت. یەکەم ڕێژێکی باش لە مادەی ئەندامی تێدا بێت. دووەم کە زۆر گرنگە یعنی زۆر جار بە یەکەمیش دێت ئەو ژیانی لەناو خاکایە بێت پارێزراوە بەڕێزان. چۆن سەر زەوی جمەی دێ لە ژیان لە زیندەوەر ناو خاکیش جمەی دێ یەک کەوچکەشایی خاک یەک کەوچکەشایی تەسەوری بێ یەک کەوچکەشایی خاک بەقەی هێندەی هەموو دانیشتوانی سەر زەوی میکرۆبی تایە ژیانی تایە خانی تایە وەکو چۆن ئەو خانانی جسمی بوون دروست کردووە. بنەمای ڕئیسی بۆ خاک ئەو ژیانەیە ئەو ژیانەی لەناوبەری خاک وەکو جەستێکی بێڕەح وایە چۆن زۆریمان بینیمانە جەستەی بێڕەح چۆن ئەکەوێت هیچ بەردەم نادات. خاکی دروست ئەوەیە ئەو ژیانەشی پارێزراو بێ زایدەن پێکاتەی خاکێکە پێ دەکرێت بۆ میزانی سەوسڵە و تێکسشەر. ئەمانە سێ بنەمای زۆر ڕئیسی ئەبێ لە خاکا بێ اینجا دەتوانین بڵێن بۆ خاکە خاکێکی بەرهەمهێنەر بەڕاستی بەرەنی باشی هەیە. ئەی بۆچی وەزان بەشی دووەمی پرسیارەکەت بۆچی تەندروستی خاک گرنگە؟ لەبەر ئەو قسەی کە باسم کرد لەبەر ئەو پەیوەندیە ڕاستەوخۆیی کە لە بەینی من و خاکە هەیە هەر گۆڕانکاریەک لە خاکە کە ڕوو دەدا ڕاستەوخۆ لەسەر ئێمە دەرەکەوێت. بۆچی لەسەر ئێمە دەرەکەوێت؟ لەبەر ئێمە ئەوەی کە دەیخۆین ڕۆژانە ئەوەی کە دەیخۆین ڕۆژێ لە ڕۆژان بەرکەوتی لەگەڵ خاکە هەبووە چرا ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ یانی کاریگەری
چۆنیەتی ئەو خاکە لەسەر چۆنیەتی خۆراکمان هەیە لەبەرەوە گرنگە ئێمە زۆر فۆکەس بکەین لەسەر خۆراک لەسەر خاک ئەگەر خاک وێران بوو ئەبەم شقڵەیەکە ئەمڕۆ بەدەوڕۆیەوە ناڵم گەشتبووینە دەوێت ئەگەر ئەوەشیان نەبینەوە لە تاکەوە بیگرێت تاوەکو حکوومەت ئاگامان لێ نەبێ ئاگامان لە کوالیتی خاکەکە نەبێ کوالیتی خۆمان وێران دەبێت کوالیتی خۆمان وێران دەبێت چونکە بۆ ئەو خۆراکە لە ناوجێگەی ئەو خاکەوە دێت ئەو خۆراکە ئێمە ڕۆژانە دەیخۆین لەسەر سپرێکسەی دەچیتە گەرمی لەسەرە برنجی لەسەرە جوزار و ئەنوامی و سەوزەڵاتی لەسەرە هەمووی لە ناو دڵی ئەو خاکەوە جا ئەگەر بێت خەلەلێک لە ناو ئەو خاکە هەبێ ئەو خاکە نەخۆش بێت خۆراکەکەش نەخۆشە تۆ ئازانی هەرەوە سێوەکە بینی تۆ ئازانی لێژمێریەوە فڵان ڤیتامین و فڵان مادەی کامزای و فڵان و فیساری کێدا نەخێوانیەوە ڕێگە وەسێتە سەر چۆنیەتی ئەو خاکی ئەو سێوەی لێ دروست بووە ئەو سەوزەی لێ دروست بووە ئەو برنج و گەرمی لێ دروست بووە ئەگەر خاکەکەت نەخۆش بێ هیچ دروست نییە ئەو شتانی کە لەسەری بوو بۆیە زۆر گرنگە ئەبێ ئاگامان لێ بێت چونکە ئەو خاکە لەتەناو دڵیەمە لە خاکێکی نەخۆش خۆراکێکی دروست بەرهەم نایە هەرگیز لە خاکێکی بیمار وەکو لە هەندێک شوێنی وڵاتی ئێمەدا هەیە خۆراکی تەندروست بەرهەم نایە کە خۆراکەکەش تەندروست نەبوو چی ڕوو دەدا لاشێکی بیمار دەکات ئێستا لە تەمەنێکی گەنجی ئەیوەڕونەم ئەوانەوە ڕەنگە هەستی پێ نەکەن کاتێک هەستی پێ دەکات گاتە 56 ساڵ ناتوانێت سێ-چوار نەخۆشی لەگەڵایە قاچی لەگەڵیان نایە سەوەفانی هەیە ماسکەکانی هەبووکێنەوە نەخۆشی بچی لێن ئەمانە هەموو هیچیەری ئەوەیە لەو سەردەما کۆمەڵێک خۆراک و لە ژینێکی تەندروستان نەبووە خاکەکەی باش نەبووە من نازانم ئەوەیە بەڵام دڵنیا بەکارەکەوە چونکە ئێمە ڕۆژانە دەرکەوتمانە لە خۆراکە هەیە ئەو خۆراکش لەو خاکەوە هاتووە بۆیە زۆر جار ئەم کوالیتی و خاکە کوالیتی خۆراکە دەبێت یعنی وایە یادبوونە بە بەرزبوونەوە و نزمبوونەوەی مادەی ئەنگانی گایەکێک لە تەوەریەکانی لە تای سەرەکیەکانی خاکێکی تەندروست باسی مادەی ئەنگانی خاکێک مادەی ئەنگانی کەم بێت ڕۆکێکی پڕبەهای خۆراکی ناداتێت خۆراکێکی پڕبەهای خۆراکی ناداتێت ڕاستە سکرتێرەکە بەڵام نەچێشی لێوەرەبی نا تەندروستی تەواو دەکات ئەو خۆراک تەنها ئەوەی هەست بە تێریەکەی ئیتر دوایی بەردووبەڵاتی دەمێنێتەوە بۆ دوایی بۆ لەبەرەوەی مادەی ئەندامی لەم خاکەدا کەم بووە ئەو کەسانی کە ئیشی جوتیاریان پێدا کردووە ئەو خۆراکیان بەرەمێناوە زۆر بەم مۆنقەڵەتە لە خاک تێنەگەشتووە بیماری کردووە خاکەکەی کورد بۆ معلوماتیشتە ئەو خاکی لە کوردستان هەیە لە زۆر وڵاتەیە ئەوەندە خاک باش و بەهێزە کەس خۆمان وەختێک کە بەدەستی خۆمان وێران گرتین کۆمەڵێک بابەت یعنی کاتێک کە ئەو کەسی کە خۆراک بەرەمێنێت تێگەیشت ئەبێ ئەو شتانی بەکاری دێنێ بۆ پروەردێنم خۆراکە ئەمڕۆ نا دە ڕۆژی تر دە ڕۆژی دینا ساڵێک تر دێتەوە سەر سفرە یەکێک لە شوێنێک لە شوێنێک ئیتر ئاگای نییە چی بەکاردێنێ دەڕوا مادەی ئەندامیشی کەم و بەرهەمی باش نانێت بۆیە چۆن کاردێت لە خاکێک هەر تەجروبەی کە لە خاکێک مادەی ئەندامی باش بۆ سێپایە سەرەکی پێدا بێت کۆمەڵێک خۆراک بەرەم بێنە لە خاکێک ئەو سێپایە سەرەکی نەبێت کۆمەڵێک خۆراک هەمان خۆراک بەرەم بێنە ڕۆ لە تاقیەکە فەرسیان کە ئەبینی مابەهای خۆراکێکیان لەسەرەوەیە و هیچیان لە خوارەوەیە بۆی نووسی ڕۆ ئاسم خۆلەبەری کەم خوێنی ڕۆی سەوزەکە لەو زەخوێن لە خاکێک بەرەماتوە پێویست ئاسمێ نەناتێت ئەڵێ بتر وڵا یەک مانگەی خۆم نازانم بەچی و نەسەوزەم خواردە بەڵام هەر ئاسمەکەم لە خوارەوەیە هۆکارێکی چییە؟ بە دروستی پەروەردەکراوە دروستی پەروەردەکراوە ئەمەیە بۆچی کوالیتی خاکەکەی پرسیاری لەبەرەوە بێنێت چونکە خاکی باش خۆراکی باش تەندروستی باش تەمەنی دێش خاکی خراپ ماڵوێرە ئەمەیە بابەتی خاک زۆر زۆر دەست باشم سپاس پرسیارێکی ئەوەیە کە زۆر زۆر نامان پرسیارە ئێستا گۆڕانی جینەکان بۆی تەکنۆلۆژیاوەیە ئەتوانێت ئەمان بۆ بکەیتەوە طبعا گۆڕانی جین ئێستا بابەتێکی زۆر زۆر گرنگە حەزەکەم یعنی هەمووان لێگۆشیار بزانین گۆڕانی جینەکان چییە جین کۆمەڵێک خەسڵەتی ئەو زیندەوەریە لەناو خانێکە هەڵگیراوە لەسەر شریکی دیێنەی باشە ئێستا هەر زیندەوەری کۆمەڵێک خەسڵەتی هەیە
باڵای چۆنە شێوازی چۆنە ئەمانە هەمووی زانیاری لەسەر دیێنەیەکی ئەم پارچێکەوە دیێنە پێ و پێچین کەواتە هەر جینێک کۆمەڵە خەسڵەتی لە سروشتەدا مرۆڤ زۆر سیفەتێکی تیان مرۆڤ پێ ئەڵێن فوسوڵیەت ئەڵێن پیرۆستی پێ ئەڵێن زۆر سەرنجەدا لە سروشت ئەم گۆڕانی کاتێک کە تۆ کۆمەڵی کۆمەڵی خەسڵەتی تر لە میکرۆبێک بۆ کازینەوەی باڵا ئەو خەسڵەتانی هەڵیبوونی زانیاری لە ناو جینانانە کاتێک سەرنجی سروشتەدا بینێ ئەم خەسڵەتانە لە سروشتا بەبێ دەستەوەداری مرۆڤ ئاڵوگۆڕ دەکرێن بەکتریایەک خاوەنی دروستکردنی شەهرێکە مرۆڤ لە تاقیگە سەرنجێدا ئەیبینێ ئەم خەسڵەتەی خۆیدا بە برادەرەکەی لە ڕێی جینەکەی بۆ دەگوازرێتەوە لە ڕێی لولەیەکەوە پێڵەن توی دەگوازرێتەوە بەکتریاکەی پیش ئەم خەسڵەتە وەرەگرێت ئەمە زۆر سەرنجی مرۆڤایەتی ڕاکێشەوە پێی بۆ بنێیتە بۆ منیش ئەم دەستکاریە دەکەم ئەوان لە ناو یەک سپیشتە یەک جۆرە بەڵام مرۆڤ هات بەهۆی تەکنۆلۆژیاوە کە بەرهەمەکەی ئەم گۆڕانی جینانە بوو هات چی کرد لە ناو زیندەوەکە جیاوازەکان بۆ نمونە خەسڵەتی ئەو بەکتریایی کە ئەو شەهرە دروستەکە هات گوازیەوە ناو دەماکە بۆچی تیتر مێرو ناوێرێ سەری سەرنج سەری فزوڵەتی مرۆڤەکە ئیتر مێرو ناوێرێ ئیتر مێرو نایەتە ناو تەماتەکە ئەو کاتە تەماتەکە نەخۆش ناکەوێت پێنج تەماتی زیاترەکرێت وەزن داخرێت بیری لەوە نەکردوێتەوە ئەم تەماتە گۆڕاوە دێنی بەڕێزم ئەم تەماتە گۆڕاوە دێنی کاتێک هەندێک بەدڵ خۆشی دەڕوا شی لەدێنێتەوە لەو سەرەوە ناکەن مێرۆکان ئەمرن ئەنواع مێرو ئەخۆ تۆ کاتێک سەرکەوتی دەرمانێک دروستی بۆ ئافاتێکی تایبەت نەک بۆ مێرو ناوێنی مێرو دەک بۆ مێرۆکان نەبن دنیا نابێت دنیا دەبێتە وشکە ساڵیە بێتە هیچ بەرهەم نابێت هیچ نابێت ئەزانێ سەڕێکی مێرۆکان چەند لە 150 بەرزەکەنی کردەوەی ئەو دەستکاری مرۆڤ کە هاتووە ئەم ڕۆکە شوکاڵەکانی گۆڕیوە گورە ڕۆکە جوانیەکانی گۆڕیوە گورە ڕۆکە بەرهەمەکانی گۆڕیوە هیچ نەماوە زانی وەکو ئەوەی کە باوانمان دەیکرد نەماوە ئێستا ئەو ڕۆکانە گۆڕاون کابرا ئێستا وا تێگەشتووە ئەم تۆوە بەس لە ژێپێتی پلاستیکی نەبێ بڕوا لە دەرەوە بیڕۆنێتی پێڵێن خۆماڵی پێڵێن خۆمانە ناوانیە ئەزانی ئێستا هەر ئەم گەڕێمە بۆ ئەم نامنیشانە ئەزانی دوای ئەوکاران زۆر بە جوانی باسیەکەن قەزی بنەتەوە ئێستا بڕۆ ناتوانێ هەر جاران کە کوشتوکاومانێک دایکمان یا باوکمان دەست مەدەن لە دوونەوە بۆ بنەتەوە ئیتر گەورە بوو زەر دەبوو تۆکان لێ دەرێ ناو ساڵێکی تر یا خۆمانی ئاماندا بە دراوسەیەکمان یا پڕۆپڕۆبلان دراوسێت خۆزە بنەتەوەی خەیار نایەنی بنەتەوە نەماوە ئێستا خەیارەکە بڕۆتەوەی لێوەرگرت نابێتەوە کولەکەکە نازانێت چیەکە نابێتەوە دەستکاری کراوە ئەم گۆڕانانیان کە دروست کردووە ڕێی پێ نەداوە جارێکی تر ساڵێکی تر بڕۆێتەوە نابێت ئەم گۆڕانکاریانە بە تەواوی کاریگەری لەسەر ژینگە و ژیان دروست کردووە بە تەواوی ئەم گۆڕانکاریانە ڕۆکی وا هەیە بە کامی دەستکردە هەموو خەسڵەتەکانی لە شوێنی ترەوە بۆ هاتووە لە شوێنی ترەوە مەڕ و ماڵات ئاژەڵەکان بە تەواوی دەستکاری کراوە جاران بیرمە مەڕمان هەبوو ماڵێمان دەستبوون دایکم قاپێکی هەبێت بۆ ئەوەی شیرەکە بێنێتەوە ئێستا بێت دەبێکی بیسکویتی بەری ئەمە گۆڕانکاری لەو جنسە کراوە بۆچی بیانوو زۆرە بۆ زۆرکردنی بەرهەم بەش ناکان ئەزانی کۆمەڵی بیانوو دروست کراوە بۆی بە تەواوی ڕێک بەم گۆڕانکاریە ببێت هەرچەندە ئەمە بابەتێکی ئەتوانم بڵێن لە ڕووی زانستی و ئەڵێن مناقەشە هەڵگرت یان دیبیتەبڵ یان زۆر سەهەڵەگرێ ئێستا هەیە ئەمانێ لە ناوێەوە بە تەواوی تەییدیەوە کە بڵێ ئەگەر ئەو گۆڕانکاریانە نەبنێ من ناتوانین بەشی خۆمان سەر چاوە خۆراکەکانمان دەستکەوێەوە مرۆڤ بمێنێتەوە هەرشە پەنجایە هەرشە بە تەواوی دژیتی بە تەواوی دژیتی بەڵام باوەڕتان هەبێت بەم زۆر من نازانم ڕەنگە ببین ناوچەشت بۆڕێ لە کوردستانە هێشتا زۆر بگەینە ئەوەی کە ئێمە ڕۆکی گۆڕاو بەکاربێنین بۆ بەرهەم کاکە ئێمە ئەوەندە زۆر نین بێن ڕۆکێکی گۆڕاو چونکە ئەم ڕۆکە گۆڕانانە زیانی داخە سەر ژینگە و ژیان و نەریت و کۆمەڵایەتی دەست بەش زۆر زۆر سپاس دکتۆریان بۆ وشە دەوڵەمەندەکانت ئێستا دکتۆرەشتنە ئەمە سەرەتا بیناسێنم وەرزگە هەم پرسیارێکتان هەیە لەلای خۆتان باگیرتان ببێنێ یا تۆمارێکتان بۆ هەر کەسێکتان دواتر تاکۆتانی شتی بەسیط مەبوو باسی بکەم ڕسەدم دەی پێشتا
هذا كمونيك يقول بين ونظري كذا سرقة مونيك لازم باشا استمروا دروسك طبعا أنا وقت امتلاكي باشا شيء هي من على يقول لك كان استأجرني كشوفها وتباركتي كموريدنيها اللي كنت كان شيء توزن استمروا دروسك في سيبا على كم تربي ويبقى كم دراسة وقتي في سيبا الدكتوراه شاشة بس هذه البرانكارية كل زور بتصير ونجنا بروحي برهم ده هيك برجي قطاس من برجي آفات أم برجي آفات أم هو كبرجي آفات ليه يعني برجي شو ده نصوصي برهم بكاري ده نقول بجار هذا يستجارن برجلك وما عواش بعشق والله ما نقدر روح كزياد بعشق كمان لا هذا وزي ما نقدر يستكبر دي لكن بمشينا درماني صوصي برضه يا بجار كش أو شيء يعني أو يعني هم درمان بس هو درمي بجارك لنا وبل كمان كذا لنا كمان درمي قرآن كاري بس لا وكبرجي أو ما درس صوصي برضه قرآن كاري بس لا أنا أشوف شيء أو تحمل يكاد شيء جاو أو شاني لنا يبقى يتوقع زمان تواب شيء لو بكل إيراد بداينا لا يمي أو أنك توصل زانستين اللي شو تيستفيد فيه هاشماوي أما دانا بوشوا يكمل جد خارجة بيرانا أي كلا تايم كان يلنا وقت زندور كان عندك جا زندور إيشنا بوخار زود مسمية ما تيم دامي باشنا ب ينامي ما تشوف رك تبعاتي شيء عندي جنات وأنا فراغ كهانشون أبي أمر زندوران وين حاضر كان شو بس فراغ بيجويه أبغى بوي حاضر أكا وده هم لسه بنامي سودوشة كشيء تبغى ما ده مشهور يعني أما يمكن حاولت يجيتيش تزور وقتي ومثلا أو روحانة كيستعمل بأفعال أما ضايع ذاك خبولا زين زين دول للجامعة تسليم بمرنا خوي ده بنجين كهات خوي بنجان لو أمشهش بقوة اللي بهذا اللي هو قد تجهل مجبور يقول دروس في أبواب كابي تنهابه ويمشي نزل الناس. لقى الله يجرني وبكابي. ده وانا كذا يعني مفاس. اللي يسور بالمستقبلات أقرب راودي كي أنجاني وقازم شيء. وبيقول أنا جينا كذا يسور هو. زور سپاس دکتر جان. خیلی لطفاً بودین گرمانتر نامه بالام کاتک من زور دیاری که ما بودیم درست فهمیم سری دکتر کوپی. أشمل دکترشنا و أمامي ناس المساعدة. تجرب ماموستا لدستی کردستان با راستی استراتژی فوجینوی زانستی و ماموستا لبشی فلسفه و فوجینو کلتوریکان لزانکو سلیمانی برای پروگرامی سربکویی خوراک لعراق کردستان لرخای روز لوکسمبورگی آلمانی آلگری برنامه بکارگیوس و ماستر دکترا لبواری دیپلماسی و کلتوری لولایت متحده آمریکا و بریتانیا. کارزش رو فکرمی سرچشمه آرشیوی متداولی و ناپایکان کارگری دستیابان تاریخیکان دکات لسر دانشگاهی شهر سلیمانی و ناشکانی دیروزی. لسال 2008 دوره سابقال فوجینوی میدانی اینتوگرافی و تومارکردنی مجوی زارکی چین جوازکانی پارێزگای سلیمانی لنیوانیاندا جوتیار پارێزەرانی تەلەفۆنی کشتوکاڵی سروشتی و بڵاوکردنەوەی زانیاریە دەربارەیان لە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان. دکتۆرەشمە زۆر خۆشحاڵم بە هەبوونت لێرە. هەندێک پرسیارم هەیە بۆ جەنابی ژێرت وەک سەربەخۆیی تۆ واتای چی و بۆ گەرگە چونکە ئێستا زانیمان کە تەندروستی خات چی و زانیمان گرگی تۆ چیە بەڵامەیە بپرسم سەربەخۆیی تۆ واتای چی و بۆ گەرگە و دواتر چۆن نەریتی گرتنی بنەتۆ و پەیوەندیدارە بە کەلەپوری کشتوکاڵیمانەوە. ئێمە لە خەمی پرسەگرنگانتان دەست خۆش بسووسان و زۆر سپاس بۆ دکتۆر فارزان پێشنم زۆر ڕوونکردنەوەیدا کە پێیزمان هات بچمە ئەوڵاتخانەوە. سەربەخۆیی تۆ ڕاستی پرسێکی زۆر زۆربەی ئێستا لە جیهانە بە تایبەت پێویستە بە گۆڕانکاری کەژوهەوا و بەڵام لەویش کە
پێشێ پرسی گۆڕانکاری پێشوا بۆ ڕۆژێنێ پرسی سەر بەخۆی تۆ هەیە بۆچی لەبەرەوەی ژمارەیەکی زۆر زۆری تۆوە ڕەسەنە سروشتیەکانمان لەدەستدا و لە هەموو جیهانە نەوەی کوردستانە واتە هەر ناوچەیەکی دنیا ئەڕۆی کە دانیشتوان ڕەسەنی تێدا ئەژین و ماون ئەو دانیشتوانە هەڵگیری کۆمەڵێک تۆوی زۆر کۆنی ڕەسەن بوون هەڵێن ڕەسەن واتە ئەم تۆوانە نەوەکان لە باوانە چنەوەی دکتۆر کارزان باسی کرد واتە لەوەی جینیەوە دەستکاری نەکراوە مرۆڤ دەستێوەردانی بۆ نەکردی و ئەگەریش مرۆڤ کردبێتی جوتیار بۆ ئەم کارەی کردەوە واتە سەڵتان ئەزانن بۆ دکتۆر وتی جوتیار بۆ هەموو مرۆڤێکی تر حەزی بە گۆڕانکاری هەیە حەزەکە تامی میوەیەک خۆشتر بێ لە میوەیەکی تر یان جۆری جیاوازە تەناقی هەبێ و یان گەنجە ئەو سەرەتەیەکمان هەیە لێرە کۆمەڵێک تووی تێدایە لە نێویاندا هەندێک لە تۆکۆنەکانی کۆمانە خۆشبەختانە ئەمە جۆرێکە لە بێنمی کوردی سنووری بینی کوردستانی عێراق و ئێران ئەوە کاتە ناوچەکە کوردستان واتە پێش دروستبوونی دەوڵەتەکان ئەم تۆوە تێکەڵێکە لە کۆمەڵێک گەنم کە جوتیار خۆی تێکەڵی کردووە ئێمە دەستمان کرد بە زیادکردنی ئەم تۆوە بەس پێشەوەی بێمە سەر ممکنەوە وتر جاری پرسیارەکەی بەسەرسان بەمەوە کەوتم دانیشتوانی ڕەسەن هەڵگیری تۆ بوون واتە بۆ هەزاران ساڵ ئەم تۆوانەیان بۆ کردوتەوە زیادیان کردوون و پاشان لە شوێنێکی تایبەتە هەڵیان کردن بۆ ئێمەشی بنە تۆ بەکارهێنین و کردەوارەیە ڕاستی دەبەر بۆ دەبەر کە ئاگارەی وشەی جیاواز بەکارهێن بۆ نمونە سپاس بە باوکارێکمان مۆسافی کردی وتین کە لە دەبەری کشتە وشەی خشتی بەکارهێنن هێشتا تازەی لە توێژینەکانمانە نازانەوە هەر دەبەرە و شوێنێکی تایبەت بە شێوازێکی تایبەت دروست کراوە تۆیان تێدا ئاوردووە بۆچی ئێمە لە کوردستان گرنگە باسی تۆ بکەین بەڵێزان دڵیان هەمووتان ئاگادارن کە ئێمە زووکەتانیان بەتایبەت لە کوردستانی خۆمانە کۆنترین ناوچەین لە 5 ناوچەی دنیاە کە خەریکی پشتی هاوڕێن بە دڵنیاییەوە کوردستانی خۆمان و ناوچەکانی دوورگەرمان بە کۆنترین دائەنرێن 11,000 ساڵ ئەگەر ئاگاداربین تازە ناوچەی بەستان سوور لە ڕووی شوێنەوارەوە زانیاری نوێمان هەیە کە بۆ 11,000 ساڵ لەمەوبەرەکەوێتەوە پێش چەند ساڵێک لەمەوبەرەمان گوت چەرمۆ باسی شانێدەرمانە کرد باسی چەرمۆ باسی هەزارمێرمان نەکرد ئەوی ناوچەند لە خۆمانەوە نزیکن کە پشتیپاڵیان تێدا کراوە توویشیان تێدا هەڵگیراوە لە کاتێکا من خەریکی خوێندن بووم لە دەرەوە بەداخەوە زانیاریەک لەسەر کەلتوری خۆم نەمەزانی لە زانکۆکانی دەرەوە و بەڕاستی زۆر خەفەتبار بووم بۆچی من لە قوتابخانەی ئێرە فێر بووم و هەتا پۆلی 12 ئامادەیی لە کوردستان بووم بۆچی ئەو مێژووی خۆم نەخوێند فێر نەکرام بۆچی نەمەزانین کە لەوانەیە بڵێن بەڵێ تۆزێک باسەکرێ بەڵام ئەو تۆزە بەس نییە تەماڵ ئێمە نازانن کە ئێمە هەڵگیرین گێرینترین کە لە پۆلی پشتیپاڵی هەستە زەوی باوەباربینانان تۆیان کۆتون هەڵگیری ئەو کە لە کوورەگرنگیان کە ئێستا لە دنیاە چاویان لەسەرێت واتە بانکە جینیەکان ئێستا لە کوردستانان بەڕێزن ئیکارگار لێرەیە کۆمەڵێک نێوەندی جیهانی لە کوردستان دەردەن بەو شێوازە نییە ئەوان توێژینەوەی لەسەرەکەن باشە بەڵام هەڵیشیان زۆری لەو تۆوانەیە کە بەداخەوە لە دەستمان داون هێشتا ماون لەکوێ ماون بەڕێزان لە نێوەندە جیهانیەکان لە بانکە نێودەوڵەتیەکان بۆی کاری گرنگی هەر هەمووانە لە منەوە لە ماسارتزانکۆوە هەتاوەکو جوتیارێک هەتاوەکو هەرێک لە ئێمە ڕاگەیان کارێک هونەرمەندێک کار بکەین بۆ ئەوەی ئەم تۆوانە بگەڕێنینەوە واتە بە ڕێژەی کەمیش بێت بیان هێنینەوە زیادیان بکەین بیان شێنینەوە ئەم تۆوانە بەهای خۆراکیان زۆر زۆر نایە واتە ئەم گەرمەی ئێمە ئەگەر لە ئاشەیە بکەین بەراوردی کە بۆ گەرمەی لە بازاڕا هەیە کە ئێستا هەمووی هاوردەیە جیاوازێکی زۆر زۆر بێڵەوەی بەهای خۆراکیەوە لە ڕووی بەرگریەوە ئەوەی دکتۆر باسی ئەم تۆوانە لەکوێتەوەیەک باوانی 8,000 ساڵ بێت با بڵێم 2,000 ساڵیش بێ با ئەگەر باوەڕ ناکەی 8 ئەگەر باوەڕ ناکەی 4 با بڵێم 2,000 با بڵێم 500 ساڵە لەکوێ ئەوە
بەراوردەکەی بە تۆیەک کە لەڕێی جینیەوە لە ساڵی چەند دکتۆر تۆ دەستکاری جیناتەکان گرنگیش نییە بەڵام با هەر شمارێ بڵێت لە ساڵی سیەکانە دەستیان کرد بە توێژینەوە بەڵام دکتۆر زۆر ڕاستە فەرمێت لە دوای شەوشی پیشەسازی سەوزەوە لە 50کانەوە لە 60کانەوە دەوڵەتە سەرمایەدارەکانی دکتۆر کۆتایی بۆ شەیەک کە نازانم پێخۆش بکەوتیتی قازانج دەستکاریکردنی ئەم جیناتانە بەڕێزان بەشێکی بەڵێ لەبەر توێژینەوە و زیندێتی مرۆڤە بەڵام لایەنە هەر ئەسکەرێکیەکەی داهاتە واتە پەیداکردنی قازانجە بۆ کۆمەڵێک تاقیگە کە بەسراونەتەوە بە کۆمەڵێک نێوەندی جیهانی نێودەوڵەتی 6 کۆمپانیا هەن ئێستا دوو لە سەرسەی تۆی دنیا خۆرکردووە واتە لە دەست جوتیارە نیان هێشتووە جوتیار ئیتر ناتوانێت تۆی لەدەستەوە بێ خۆشبەختانە لە کوردستان نەکەوتووە بەژێر بەبارە ئاشنا زۆرم پێخۆشە ئەگەر فریان نەکەوی بۆیە سەربەخۆی تۆ گرینگە تو سەربەخۆ نەبوو لە لای جوتیار یان لەلایەن خاوەنی وەسەنی ناوچەکە خۆیەوە دەچێتە دەست کۆمپانیایە وەکو بایر وەکو ئێستا مۆنسانتۆی کردووە دەبارەی سانتان مۆنسانتۆ گەورەترین شەریکی هەم دەرمانی مرۆڤیان بەرەمێنە هەم تۆ بەرەمێنن هەم دەرمانی کیمیایی بەجێنن جا بۆ ئێوە بەجێهێڵن کە بیکەنەوە چۆن لەم کۆمپانیانە هەر سێ لایەنەکەی مرۆڤاتیان قۆرخ کردووە تۆ دەبەن دەرمانت پێ دەفرۆشن و ئەم توانی سەر دەستکاریەکان پاکێجن واتە ئەو گەرمی کە بۆ تێنێ نازانم ناوەکان جوتیاری ئێستای لەن ناوی سروشتی نین ناوی کوردی نین ناوی خۆماڵی نین بیوە نازانم من نامێ ناوەزانم نامێ فێریان ببن لەلام گرین نین ناوی دەرەکین هاوردەن ئەم توانە و ئێمە ئەگەر بین پێمە بڵێ لە هەفتاتانە هاتوونەتە کوردستانەوە من هەریکی توێژینەوەی ئەو ئەشیفەم کە بزانم کەی چۆن هاتووەتە کوردستانەوە چۆن بڵاو بۆتەوە بەناوچەکاندا لەکوێ زووتر بڵاو بۆتەوە زۆربەی کات نێوان بە پشتپاڵەکان بەرپرسی یەکەمیان پرسن بەڵام ناحقیان ناگیرن دەستی ڕەخت ناتوانە سەرەوە واتە تۆیان بۆ ئەهێنرێ لەگەڵ پارێکی دەرمانە و پێیان ئەڵێن هەمیشە کە بشوەی زادستی ئەڵێن باشترە بەڕشتی زیاترە واتە هەم نێوان بە پشتپاڵەکان هەم جوتیار بەوە سەرنج ڕاکێشن بەڕشتی زیاترەدا تو فەردەیەکت هەبێیان 5 فەردەت هەبێت تەمە فەلاحێک سەڵێ 5 فەردەن فەردەیەک بەشمان ناکە کە لە ڕاستیا فەردەکە زۆری شەبوو کێشەی فەردە نەبووە پرسێکی تر گرین کە پێویستە ئێمە هەڵەیە ڕاستی بکەینەوە کاتێک لەم کۆمپانیا گەورانە هاتنم کاریان کرد بەناوی لە ناوبردنی برسیەتیەوە هاتن کردیان وتیان ئێمە دێین برسیەتی نایەڵێن لە جیهانە کەس برسی نابێت باشە کە هێشتا ئەو پرسیان چارەسەر نەکردووە و خەمی گەورەی ئەوانش ئەوە نەبووە بەڵام پرسەیەک کە لەژێر چەتێک ناوی برسیەتی ئەم حالەتی خەڵک باوەڕی پێکا خەڵک قەناعەتی پێکا و فەلاحیش خودئیکا ڕێژەیەکی زۆر زۆری پشتی شێر و خۆراکی کە لە هەفتاکانە بەرمێنێ لە ناوچەکاندا فڕێدرێن یان لە ناوچە شقاڵەکە خۆیان یان لە تانجەرۆ و شوێنی خۆراکی لەفرێدین یان لە عەلمەکان یان لە ڕێگای بردنی شوێنێ بۆ شوێنێکی تر فڕێدرێن کاتە ئەمەش چیرۆکێکی ناڕاستە بە ئێمەداوە لەبەر برسیەتی نییە لەبەر داهاتە ئەمە دووبارە ئەکەمەوە لێرە بۆیە پرسی سەربەخۆی خۆراگیریگەر کە ئێمە ئەمە زێر و گەوهەرە بەڕێزم تو لە هەر ناوچەیەکی دنیا زێر و گەوهەرێتی تەندروستی خاک پێشتەوە بێ زۆر دروستەکانی تۆ پێش منکەوت خاکەکانی ئێمە خاکی کوردستان هەمووتان باسی خاکی شارەزورتان بیستووە بڕۆگەڵی شارەزور هەندێک ناوچەی هێشتا ئەگەر تاسی بکەین یەکێکە لە دەوڵەمەتی ئەوانەی کە دەرمانیان هێشتا بەرنەکەوتووە بەڵام خەریکین لە ناوی دەبین زۆر خێراش لە ناوی دەبین چکە ڕێژەی ئەو دەرمانی ئێستا لە کوردستان لە هەندێک ناوچە لە پێنجوێن لە بازیان بەکارهێنرێت بەڕێزم کوشندەیە ڕێژەکەی بەراورد ناکرێت بە شوێنێکی تر چونکە هەر جوتیارە لە پاڵ خۆیان خەریکە و دەرمان بە شێوەیەکی هەڕەمەکی ڕێژێت من دەستی سامی جوتیار تاوانبار ناکەم هەموومان بەرپرسیارەتیمان لەسەر شێوە لێنیاندا جوتیاریش زۆریان مختلف خۆم ئارام لە کاتەکەی بابەتەکە زۆر بەجێژەبوو
بەڵام پێم خۆشە ئەوەشمان بوو یعنی جەرتێکمان لەسەر بۆ کە چۆن لە ریتی گرتنی بنێتەوە کارگەری هەیە لەسەر کەلەپولی کشتی خاڵ چونکە ئێستا ئێمە زانین ئەسەر بەخۆیەکی چەند بێنەکە بەڵام کاریگەریەکەی لەسەر کەلەپولی کشتی خاڵمان چییە؟ کۆمەڵ پەندی پێشینانی زۆر جوانمان هەیە و بەڵێزان باوەڕەکەن پەندی پێشینانی وتر کۆنەکانمان من دەڵێن لەسەر هەفتان بەسراتەوە بە کشتوکاڵەوە چونکە دانیشتوانێکی کشتوکاڵی و ئاژەڵداری ئێمە و ئەمە شتێکە کە ئێمە ئەبێت شانازی پێوە بکەین هەر دوستێک بۆ بدا ئێستا ئەدەبێت بگەڕێمە بۆ خۆراک و خاکی خۆمان هەموو دنیاوە ئاکەماتە لە ناوچەکەی خۆتەوە تو سنوورەکانت دائەفرێت جەنگێک بڕوەدا ناوچەکی کۆردی چارەسەرێکی بۆ ئێمە سەرۆ پەندێک کە ئەڵێ ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش باشە کاتە تۆ ئەگەر ئەمبارێکی تۆ نەبوو ڕۆژی ڕەش هات هەو ماڵ سپێبێت نەما توی هەمدەش بێت ناکەوێت چەند فەردەگەن و جۆت هەیە ئەمبارێک کردووە لە دەرەوە هاتەوە باشە وا جەنگێکی وەکو ئەوەی لە غەزە ڕوەدا پێنج ساڵی خانەن چیەکی لەکوێوە بۆتێت یعنی ئەمەیە ڕۆژیایی ئێمە کە پێویستە نەر لەوەی لە ئێمە ئەوانی نەخۆشمان مازنی دینیان بکەینەوە ئەمە ترساندن نیە بەڕێزان ئەمە بوونیادنانەوە چونکە ئێمە خۆشبەختانە کەلەپولێکی زۆر دەوڵەمەندمان ئێمە خەریکی تۆمارکردنی مێژووی زارەکی جوتیارانە جوتیارەکانمان خان معریفەیەکی زۆر قوڵن خەریکن بەداخەوە ئەڵێن باشە من هەمیشە ڕۆزخانم وتر کاتان ژنانی لێ بشاڵێن خەریک ئەوە دەڵا ئەوەندین چونکە دەرمانەکەونە خێرا بەکارێن بێت تۆکە بەهای خۆراکی نەماوە ئاوهەواکەشتانە بینن هەموو جیهانماوە نەزانێتی کوردستانە تەحەدا هەمێک شوێنی جیهان پێ بڵێن عادا سکەندەنەی گوێباڵ هەن سوید و نەرویج ئەوەی لە قوتوبەکانە نزیکن تۆزێک پاکن ئەگەرمان هەموو زەوی یەک پارچەیە بۆ یەک سەر و بنی هەیە هەموو هەرەوە ئاو خۆراکەی خۆین واتە هەموومان پارەسادەکە گرتوونیەتەوە نەبێ کوردستانە بەس لێرەیە کەلەپولی کشتوکاڵی خۆمان چۆن پلیامانەکەوێت جوتیارمان هەیە معریفەیەکی باشەیە کە دەهان چۆن تۆیان خۆ کردوتەوە لەکوێ هەڵیان گرتووە و نەژووری گەورەی پڵینیان دروست کردووە کە پلەی گەرمیەکەی ڕووی زانستیەوە ئەڵێ تۆ لە شوێنێکی ساردادا بنێت پلەی گەرمیەکەی ئەوەندە بۆ ئەوە نەبێت باوانی ئێمە بە زانستی نەیانزانێت بەڵێزان هەزاران ساڵ کردویانە واتە ئەم معریفەی جوتیار کە بەبوورن بینی خۆسەنیا بەنەخ خوێندەوار ناو ئەبرێن زۆر لە زانستیەکان زاناتن چونکە ئەوان هەزاران ساڵ ئەم کاریان کردووە ئێمە بۆ 50 ساڵە خەریکین لە تاقیبەکانمان کار بکەین هەمووشیمان تێکداوە بەڵێ بۆ هەمووشمان نەخۆشین تاقیگانە خەریکی کارن بەڵام کارەکانمان سوودبەخشین باش ئەو کەلەپولی خۆمان ئەڵێ تو زۆر گرینگە کە هەڵی بگرین زۆری بدەی کار ژن مناڵ تایبەت ژنان خەریکی کۆکردنەوەی تۆ بوون پیاوانشانیان داوەتە بەر کار بوو کار بە هەرۆزی کراوە تۆ باش باسی کرد کار بە هەرۆزی کراوە هەموو جوتیاربینمانەکانەوە لە هەردا فەرقی ژن و پیاو نییە فەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە لەگەر فەرق نەبووە باڕێزان پێویستیشمان بە فەمینیزم نییە لە کوردستانە ژن و پیاو کاری خۆیان بە یەک کردووە بەڵێ کۆمەڵێک کێشە هەبوو بەردەوامیشە بەڵام لە مرۆڤایەتیان هەبوو مەبەستم لە چییە واتە خانوەکان پێدەی گرنگیان هەبوو لە دنیا شانیان داوەتە بەر کار بۆ پیاو گروێنەیان کردووە کێشەیان کردووە گێرەیان کردووە ئەم شانە لە لای ژنەش نەبوو من سپاس بۆ دایە و بابە بەتەمەنەکان بیرینیان قسۆتۆ من وتەی ئەوانە ئەیڵێمەوە ئێستا ناوی یەک بەیەکیان بڵێ کە لە دەمی من دێتە دەرەوە چکەی من نییە ئەوانە وە سپاسیان دەکەم بیرینیان هێناوە نیش بە ئێوەیڵێمەوە پاشان کە گێرە و کێشیان کردو و بەرهەمی خۆیان خستۆتە لاوە بۆ ڕۆژی ڕۆژ زانیویانە ئەم زستانە لەسەرەوە بەرهەمە ئەژین لە شار شتیان نەکرێ بەڕێزان چاردوور بووە جادە نەبووە سیارە نەبووە واتە خۆژێن بوون ئێمە ئێستا خۆژێنین لەسەر شتی هاوردە ئەژین بەڵام درێم نییە کۆمەڵی توی زۆر زۆر باش هەیە هێشتا لە کوردستانە خۆشبەختانە و ئەوەشی نییە توانین بینێنینەوە لە دەرەوە بیچێنینەوە پشتبەست بوو کەلەپولێکە هەمانە ئەو کەلەپولێکە هەشمانە وەڵامی پرسیارەکەی دکتۆر کازانی شاردۆ کەلەپولێکی ئیکۆلۆژی سروشتیە واتە موادی ئەندامیان بەکارهێناوە پێی یاژەڵیان بەکارهێناوە باشە لە قوڵقوڵ دار و درەختی خۆیان هەستۆتەوە خاکەکە شتی هاوردەیان بەکارهێناوە هەم خاکەکەیان بە زیندوی هێشتۆتەوە هەم زیندەوەرەکان و هەمیشتە دروست بوون
پێشینان هەمیشە ئەڵێن جاران ئەم نەخۆشیانە نەبوو ئافاتیش نەبوو دکتۆر بۆچی ئافات نەبووە جاران ئافات زۆر کەم بووە تۆ تەنها وردە نەبوون هەزاران ساڵ خۆیان گونجاندووە لەگەڵ گەرمیە لەگەڵ ساردیە لەگەڵ نەخۆشیە لەگەڵ مێرووەکانە و شێوازی سروشتیشە بوو بۆ چارەسەرکردن پۆڵمێشیان بەکارهێناوە بەرهەمی ڕۆکەکان خۆیان تێکۆڵیان کردو کە ئێستا باوەڕ بکەن پرسێکی زۆر گرنگە لە جیهانە چارەسەر بە شێوازی سروشتی و هەر لەو کە لە پولی کۆنانەوە فێربووین بۆیە کە لە پولی ئێمە وەڵامی زۆرێک لەو پرسیارانی تێدا چارەسەریشە بۆ گۆڕانکاریشەوە زۆر زۆر سپاس دکتۆرەشم بۆ شەڕەوەندەکان زۆر چێژی وەرگرت لە گوێگرتن لە قسەکان زۆر زۆر سپاس ئێستا ئەچمەڵێ هەوەستان سەرەتای ناسن بۆ دواتر چەند پرسیارێکی ئاوەستانەکەم هەوەستان هەڵگری بڕوانی بەکارلێوس لە ئابووری زانکۆی سلێمانی ماستەر لە ئابووری لە زانکۆی هۆدرسپێڵ لە بەریتانیا بەرکاری دکتۆرایە ئێستا لە بواری ئیکۆلۆژی و ئابووری لە زانکۆی یو لە مالیزیا هەروەها 2 ساڵ خوێندنی تایبەت بە گەشەپێدانی کولتوری خوێندووە کار لەسەر فکری ئیکۆلۆژی و ژن دەکات ئیکۆفەمینیستە و دەستی دامەزرێنەری تیمی ژینگەیی ڕێکخراوی ئازادبوونە ماوەی 18 ساڵ لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە خۆی نێودەوڵەتی کار دەکات بە تایبەت لە بواری گەشەپێدانی کۆمەڵایەتی و ئابووری کارکردن لە دوای جەنگ و ململانە بۆ جێگیرکردنی کۆمەڵگە لە ئێستادا سەرۆکی ڕێکخراوی ئازادبوون هەوەستان چەند پرسیارێک ڕاستی جەناب دەکەم و خۆشحاڵم بکەم لە گوێمان لە وەڵامەکانت بێت بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە یەکێک لە پرسیارەکان ئەوەیە ڕۆڵی ژن چییە بە کەلتوری پشت و کاڵەوە هەروەک دکتۆرەشنا ئاماژەی پێیان کە ژن ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو بۆ هەڵگرتنی کرێتەوە کەواتە ڕۆڵی ژن چییە بە کەلتوری پشت و کاڵەوە و دواتر چۆن پشت و کاڵی پیشەسازی ڕۆڵی ژنی تەنانەت بەست وە چۆن شۆڕشی سەوەس پشت و کاڵی پیشەسازی پێکهاتن لە سەلارەکانی بەهێزتر کرد میوانتان باش زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان سوپاس بۆ بە سۆزخان بۆ بەرگرتنی ئەم پانێڵە جوانە و زۆر سوپاس بۆ دکتۆر کارزان دکتۆر شنا بابەتی زۆر سەرنجڕاکێشیان پێشکەش کرد و بەڵێن دەربازەیەکی زۆر زۆر باش بوو بۆی منیش لە ڕێگەیەکی دیکەوە قسە لەسەر ئەم بابەتە بکەم بەهۆی ئەو باگراوندە ئابووری هەمە پێم خۆشە بە کورتی قسە لەسەر ئەو سیستەمە ئابووری بکەین کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و عێراقا هەیە بە تایبەتی زۆربەی کات جۆمالێ بێ کە باس لەوە کەین کە ئێمە ئەو ئابووری کە هەمانە ئابووریەکی بەرخۆریە بەبەست چێ لە ئابووری بەرخۆری ئابووری بەرخۆری طبعاً ئابووریەکە کە بەشێکی زۆری داهاتەکەی لەسەر ئەو کانزا و سەرچاوانەیە کە لە ماوەیەکی زۆر دەما داهاتێکی زۆری هەیە بۆ نمونە ئێمە هەناردەکردنی نەوتمان هەیە کە لە ساڵی 95 داهاتی هەرێمی کوردستان و عێراق لەسەر ئەم سەرچاوەیە و بۆ باسی ئەم سیستەمە ئابووریەکەم لەبەرەوەی کە کەتی پشت و کاڵی لەناو سیستەمایە چی هەیە کاتێک کە تۆ ئابووریەکی بەرخۆرێ هەبێ پشت و کاڵ گرنگی پێ نادرێت وەکو کەسێکی بەرهەمهێنانی لە کاتێکدا کە کەرتی پشت و کاڵی کەرتێکی زۆر گرنگە لە ئاسیبجیانە و هۆکارە بێ بووی ئاسایشی خۆراک بۆ جێگیر بکە لە هەمان کاتە هەری کارێ بۆ دابینەکە بە تایبەت لە ناو گوندەکانە و لەو شار و شارۆچکانەی کە کەرتی ئابووری تیانە کەرتێکی چاواکە وی هاوڕێیانیشم ئاماژەیان پێیە زۆر جار پشت و کاڵ بە تایبەتی پشت و کاڵی ئیکۆلۆژیان پشت و کاڵی سروشتی بێت وەکو شێوازێک بۆ بەرەنگاردبوونەوەی قەیرانەکانی ئیکۆلۆژی بەکارهێنا و کاتێک کە لە هەر وڵاتێکە ئابووریەکی بەرخۆر هەبێ با بزانین شێوازە کۆمەڵایەتی سۆسیۆ ئیکۆنۆمیان بڵێن ئابووری کۆمەڵایەتیەکانی ئەو کۆمەڵگەیە پێکهاتەکەی چۆنەکە وەکوتم سەرتا پشت و کاڵ پشتگوێ ئەخرێ و ئەم کەتە کە کەتێکە جلەوەی کە هەری کار دابینەکە و سەرچاوەی بەرهەمهێنان یا بەڵێن
مەتیریال و مادە بۆ کەسەکانی کەشداربینەکە ئەم کەسە ئەوەستێنرێ زۆر جار کە هیچ مەڵێنجی دەوێتە لاوازە لە هەندێک لە کۆمەڵگەکان و وڵاتەکانی کە ئەژوەستێن. لەو هەرێم وڵاتانەی کە شتەکان بۆ شێوازە ئەوەستێنرێ ناچار بۆ ئەکرێتە خۆراکی هاوردە و زۆر جار ئەو خۆراکانی کە هاوردە کرێن مەترسی گەورە لەسەر ئاسایشی خۆراکدان بێت بە تایبەتی کە quality control و پشتبینی خۆراک چالاک نەبێت و دامەزراوە و لایەنێکی سەربەخۆ نەبێت کە بڕیار بە و یاسا و ڕێسای تایبەت بەخۆی دەبێت بڕیار بە کە کاتێک خۆراکێک یا جۆرێک لە خۆراک دێتە ناو هەرێمەکەیەوە ئەو دەسەڵاتی گەڕانەوەی هەبێت لەبەر پشتبین. هەمیشە ئەو وڵاتانەی کە ئەم ئابووری بەرخۆرن ئازادی ڕادەبوونی تیا سوودارە و زۆر جار ئەو دەنگانی کە دەنگی ئازادی تایە کەکرێت شوێن بۆ بەشداریشتان کە بابەتەکەی من و گفتوگوی لەسەرەکەم لەوەی کە بەشداری ژن لە کشتوکاڵی ئیکۆلۆژی یان لە کشتوکاڵی سروشتی و لە کشتوکاڵی پیشەسازیان چۆنە. لەم ئابووریەیە لەبەری کە کشتوکاڵ ئەم کەرتە هینیش ئەکرێ بەڵێن پشتی ئەخرێ بەشداری ژنان تیا و کەشانەیە و ژنان ڕوبەڕووی زۆربەی لە تووچیشەکان و زۆر جار بەدەنگکردنیشە بکەوە. دەبێژانبەژینگیەکانی ئەم ئابووریەشە تەڵەن دەبێنانی ئەم پیشەسازیانەیە کە خۆی پەراوەی بەڵێن سیستەمی سەرمایەداریەوەی کە دکتۆر شنە باسی کرد هەر خۆیان دەبێنانی لەسەر چاوە سروشتیانە کە ئاماژەی تەنها قازانجا و لەبەر پێداویستەکانی کۆمەڵگەی ناوخۆی خۆی نییە و زیاتر بۆ هەناردەکردنا و تۆ بە پلەیەکەم پشتت پێبەستووە بیر لەوە ناکرێتەوە ئەم سەرچاوانە هی ئێمە و هینەوەکانی داهاتووشە زۆر چاوچنۆکانە لەلایەن کۆمپانیەکانە و دەرەهێنرێن و هەنارداکرێن زۆر بە خێرایی پارەکەی لێتەوە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی گۆڕانی کەشوهەڵ قەیرانەکانی ئیکۆلۆژی. ئەمە زۆر بۆ ویستم باسی ئەو جۆرە لە ئابووری بکەم کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە سەرعاسی عێراقەیە. چونکە هەمیشە ئەو سیستەمە ئابووری کۆمەڵایەتی کە هەیە ئەو سیستەمە لە بەڕێوەبردن و لە ئابووری هەیە بڕیار لەسەر هەموو بەشەکانی دیکەی ژیانی ئێمەیە بڕیار لەسەر ئەو کەتانایە ئەو کەتە گشتیانەیە کە لەناو کۆمەڵگەن و خزمەتگوزاریەکانی پێویستەکە بۆ کۆمەڵگە بن. ئەو شۆڕشە سەوزەی کە لە کۆنسڵچەکانی سەدەی ڕابردووە سەری هەڵدا هاوڕێکان باسییان کرد کە بە شۆڕشی سەوز یان هەنگاوێک بوو بۆ پیشەسازیکردنی کشتوکاڵ لە سەدەی ڕابردووە هات کۆمەڵێ پرۆپاگەندەی هەڵگرتبوو. یەکێک لەوانە هێشتنی برسێتی بوو، یەکێک لەوانە خۆشگوزارانی بوو، یەکێک لەوانە ئەوە بوو کە ئەوەی کە پێوترێت کواڵەتی ژیان، ئاستی ژیان، ستایلی ژیان کۆمەڵێک زاراوە و پرۆپاگەندە بوو کە بەکارهێنرا ئەم خۆشگوزەرانیانە بۆ مرۆڤ هێنێت. ڕاست دەتوانین بڵێین بۆ ماوەی دێیەک ڕووکەشانە کۆمەڵشتی گۆڕی و ستایلی ژیانی کۆمەڵێک خەڵکی دیاریکراوە لەسەر ئاستی دنیا کە زۆربەی کات بەڵێن خۆشگوزارانەکان هەر بۆ ئەوەن بەشێک دەمانێت بۆ ئەوان گۆڕین. بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێ ناکۆکی زۆر و کۆمەڵێ گفتوگۆی زۆری لەسەرەوە دروست کرد کە ئەمە بەداهێنان ناوزەندکراوە و بە شۆڕشی سەوز کە بۆ خۆشگوزەرانی مرۆڤایەتیە بەڵام لە بەرامبەرە هەر زۆر زوو قەیرانە ئیکۆلۆژیەکان و وەرێکەوتەکانی ئەم شۆڕشی سەوزە ئەم بە پیشەسازیکردنی کشتوکاڵە دەرکەوت و گفتوگۆی لەسەر کرا و قسە لەسەرەوە کرا کە چۆن کاریگەری دێ لەسەر لە ناوچووی جۆراوجۆری زیندوو کە دکتۆر کازان قسەی لەسەر کرد هەروەها ژنانی پەراوێز خست وەکوەوەی دکتۆر شنە باسی کرد لە گوندەکانی ئێمەیان ژنان و پیاوان پێکەوە لە ناو کێڵگەکانە کاریان کردووە هاوشانی یەکتر جگەرەوەی کە ژنان ماڵیشان بەڕێوە بردووە لە ناو کێڵگەکانیشە ئامادەیەکی زۆریان هەبوو. بەڵام کاتێک شۆڕشی سەوزیان بە پیشەسازیکردنی کشتوکاڵ یان بە میکانیزەکردنی کشتوکاڵ هات ڕۆڵی ژنانی پەراوێز کرد لە کێڵگەکانەوە ژنانی بردەوە بەناو ئەویست ئەوەش بڵێم کە
کاتێک کە ئێمە بەر ئەم قەیران و لێکەوتانە ئەکەوین گرنگە هەمیشە ئەومان بیر بێ کە هۆکارە ئیکۆلۆژی و کۆمەڵایەتیەکان ئابووری سیاسیەکان هەمویان پێکۆگرێدراون و ئێمە پەرچی نەکەین وەکەوەی کە زۆر جار زانستی هاوچەرە یان زانستی نوێ ئەمانە هەمووی پەرچەکە ئێوە بەجیاتۆ لەسەر لایەنە کۆمەڵایەتەکە قسە بکەیە ڕۆڵی ژن لەمانەدا ببڕێنی هەڵبەت من وەکو خۆم دیدێکی ڕەخنەگرانم هەیە سەبارەت بە پراکتیزە کشتوکاڵیەکان ئەوەی کە هاوڕێکانم باسییان کرد جگەل لە بڵێن تۆی دەستکرد دەستکاری جینات و بەکارهێنانی قڕ و پێو لە هەمان کاتا ئەو جۆرە لە میکانیزەکردنی کشتوکاڵ کە وای کرد تەنها ئەم بڵێن بە پیشەسازیکردنە توانێت بەرهەمهێنانی لە سەد 25 خۆراکی هەیە ئەو پروپاگەندەی هەڵگرتە بوو کە ئێوە برسێتی چارەسەرکە بەڵام تەنها توانای دابینکردنی لە سەد 25 خۆراکی هەیە و لە هەمان کاتا بەرپرسە لە ناوچووی لەسەر هەفتای سەرچاوەکان لە خاک لە ئاو لە کۆی سەرچاوەکانی لێکی سروشت بێبە سەر بەتایبەت ڕۆڵی ژن لە کشتوکاڵی ئیکۆلۆژی ئەو کشتوکاڵی کە باو باپیرانی ئێمە کردوانە و لەسەر ئاستی دین ئاتوانین بڵێن نەتەوە ڕەسەنەکان دانیشتوانە ڕەسەنەکان ئەم کشتوکاڵیان ئەنجام داوە بە بەراورد بە کشتوکاڵی پیشەسازی هەمیشە ژنان بەرهەمهێنەر و دابینکەری سەرەکی خۆراک بوون لەناو خێزان و لەناو کێڵگەکانیشە ئەمە لە سەرانسەری جیهانان هەیە و لەسەر هەشتای پێداویستەکانی خۆراک لەناو ماڵ و لەناو کێڵگەکانە ژنان دابینیان کردووە بەڵام جیهانگیری کۆمپانیاکان بە پاڵمەری سیستەمی سەرمایهداری کاتێک کە هات گۆڕانکاری لە شێوازی کشتوکاڵان کرد و بە تایبەت ئەو کۆمپانیانی کێسە ناویان لێنراوە باوسالەرە جیهانیەکانی ئەمڕۆ هەرێکێک لەو کۆمپانیانە باوسالارێکن لەسەر ئاستی دنیا تا بێت زیاتر کۆنترۆڵی تەواوی زنجیرە خۆراکیەکانەکەن لە تۆ و لە خاک تا بەرهەم. تەمان وەک باسی ڕۆڵی ژنانم کرد کە هەمیشە ئامادەیان هەبوو لە کێڵگەکاندا بۆ ئەوان پارێزەری ئەو نەریتە کشتوکاڵیە بوون کە دکتۆر شنە باسی کرد کە زۆربەی کات ژنان باشترین تۆڵەکانیان هەڵبژاردوو و جیان کردوتەوە و ئەوان پارێزەری ئەوان کە پێی ئەو تێ هەم چشتێزی بوو ئەمە چشتێزی بوو بەشێکی ئەو بوو کە دکتۆر کارزان باسی کرد و ئەتوانین بنەمای بە سەپۆرت سیستەم واتە بە بنەمای سەرەکی پاراستنی و پاڵپشتی ئیکۆلۆژیدان بێت. لە کشتوکاڵی سروشتیا وەکو وتمان ژنان بەشداریان لە چاندن دروێنەکردن تەنانەت لە دوای پرۆسەی دروێنەکردنیشیان کردووە لەوەی کە ئێمە لە باو باپیران و ئەیبیستی لەناو چیرۆکەکانە لەناو شارەکانیشە ئامادەی هەیە کە ژنان و پیاوانی ئێمە لەناو بوودەکانە کوڕان و کچانی ئێمە لەناو کێڵگەکانە بە گیانێکی هەرەوەزی ئەندامانی خێزان بەشداریان هەبووە و لەسەر ئاستی دنیاش لە ئەفریقا لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا ژنان بەرچاو ژمارەیەکی بەرچاوی ژنان ئامادەگیان هەبووە. جگە لە بەشداریان لە وڵاتانی وەکو کەمبۆدیا و ڤێتنام باسەوا کرد زۆر جار خاوەندارێتی ژنان تا ئاستی لەسەر 50 ڕۆژ بووە واتە جگە لەوەی کە ژنان بەشدارێکی 50 بە 50 هێزی کاریان هەبووە خاوەندارێتی لە زەویشیان هەبووە. لە بەرەبردنی سەرچاوەکانە باسمانەوە کرد ئاماژەمان بەوەیە کە لە پاراستنی بۆ تۆ دڵنیابوون لە پاراستنی هەمە چەشنەی جۆرە و جۆر و لەمە ژنان ئەتوانین بڵێن پشتی لەسەر نووسیان بەرەکەوێت. ئەگەر بین زۆر بە کورتی قسە لەسەر کشتوکاڵی پیشەسازیەکەین لەبەرەوەی کەشتر لە کشتوکاڵی نەریتیا خێزان هەردوو ڕەگەزەکە پێکەوە و هەر لەناو گوندەکەشە بە هەرۆزانە ئەم کاریان کردووە و ئامانجێک دابینکردنی پێداویستەکان بووە و هەموو ئەوەی کە بەرهەمیشیان هێناوە لە کەرەستە و لەناو گوندەکەیە بووە هەرچێکیش لەما وەکو پاشماوە بڵێن ماوەتەوە هەر چۆتەوە ناو خزمەتی خاکەکە واتە کەمترین پاشماوە هەبووە لەوەی کە
زیان بە خاکەکە بگەێنێ بەڵام کاتێک کە پشتوکاڵی پیشەسازیە لەبەرەوەی پەراوەی سیستەمی سەرمایەداریە لەبەرەوەی پەراوەی شۆڕشی بەناوسەوزە و ئاماژەی قازانجا هەمووانە لێدەکرازێن و لێرەیە ئەوەی کە تۆخ ئەبێتەوە ڕەگەزە پیاوسالارەتێکەیە و ئەو پێداویستیانە کە زانست شانازی پێوە کە وەختێتێ بەردەمی بەردەستی جوتیار و خەڵک زیاتر پیاوان لێ سوودمانەبن لەگەڵەوەی کە جیاوازیە ڕەگەزیەکان تۆخ ئەکاتەوە لە هەمان کاتە جیاوازیە چیناتیەکانیش تۆخ ئەکاتەوە چۆن کاتێک ئەوانەی کە سەرمایەدار بوون و خاوەنی زێوی گەورە بوون باشتر توانیوێتی کە کەرەسەکانی بەرهەمهێنان بکڕێت و خۆشیان خاوەنی کەرەسەکانی بەرهەمهێنان بوون بۆیە کشتوکاڵێکی زۆری بەرهەمهێناوە و بازارێک خۆڕخ کردووە لە بەرامبەر ئەو جوتیارانی کە خاوەنی زێوی چوو بوون و سامانێکی کەمیان هەبووە کەم یعنی پارێکی کەمی نەختییان لە بەردەما بووە کەمتر توانیانە دەستیان بەمانە بکە کەمتر بەرهەمێکی زۆریان هەبووە چونکە یەکێک لە پرۆپاگاندەکانی ئەم شۆڕشە ئەویانە من بەرهەم زیاد دەکەم بۆیە ئەمە بەشێکە لە دەرەنجامەکانی کشتوکاڵی پیشەسازی ئەگەر خولەکی کەم بێتە کاتێک کە مەکینە و ئامێرەکانیان ئێمە هەموو ئەزانین کە زۆرترین کەس بێکار ئەمێنێ و لە ناویانە هەمیشە بێکاری ژنان لەم دۆخانە زۆربەیان لەسەر هەفتانە لەبەر ئەوەی سەرچاوەکانی بەرهەمهێنان لەلایەن پیاوانەوەیە بۆیە زۆربەی کارژنان یا بەکرێکی زۆر کەم کارەکەن یا کارەکانیان لەدەستێن واتە ژنان لەو کاتێک کە ڕۆڵێکی زۆر کارا و چالاکیان هەیە لە کشتوکاڵی ئیکۆلۆژیا لە کشتوکاڵی پیشەسازیە نەک ئەوەی کۆڵەکان لەدەستێن وەکو کاریشیان دەست ناکەی وەکو هێزی کار خەڵکی دیکە کاتێک کە کشتوکاڵی پیشەسازی لە جگەرەوەی کە ئەم ئامێرانە ئەخاتە بەردەست خەڵک لە هەمان کاتە قەرزی بچووک ئەیە بەڵێن بەجووتیان زۆر جار ئەم قەرزانەش بەڵێن تارگێتی یەکەمیان یان سوودمەدانی یەکەمیان پیاو بوون بۆیە زۆر جار ئەو ئەقڵەتە بینە بەڵێن بەهێمەنەکراوەی سەرمایەداری زیاتر ڕێگرێ دەکرێت بەوەی کە زۆر جار کە پیاوان خاوەنی سەرچاوەکانی بەرهەمهێنانن بۆ قەرزەکانیش هەرگیراوە بڵان بۆیە لەم جۆرە لە کشتوکاڵی پیشەسازیە ئەوەی کە ژنان زۆر پرابێز ئەخرێن ئازیزان ئێستا شتێکی دەخولەکی وەرئەگرینەوە دواتر ئەگەڕێینەوە بۆ ناوپانەوەکە و دەست پێکەین بە ناساندنی پەڕاکە سایکڵ و ئەگەر هەستان کرد دەتوانن لەگەڵ شوگەش لاسەرێک بەبێ و سێگەکەمەکان بکەن و دواتر بە وردەکاری باسێکین ئێستا شتێکی دەخولەکی وەرئەگرین زۆر سپاس ئەمەوێت باسی پرۆژەی پەڕاکە سایکڵتان بۆ بکەم پرۆژەی پەڕاکە سایکڵ یەکەم سەنتەری ڕێسایکڵکردنی کاغەز لە کوردستان بە خوشحاڵیەوە بۆ پرۆژەکە کارەکە بۆ ڕێسایکڵکردن بۆ مروەشەیکردنەوەی کاغەزە تاشڵەوەکانی کوردستان هەتاوانێت کە بۆی بکرێت هەوڵات کە کاغەزەکان مرۆژی بکاتەوە واتە ڕێسایکڵات بکاتەوە و کاغەز تازەی لێ دروست بکات ڕاستە هەندێک شوێنێکە هەیە لە کوردستان کە بە جۆرێک لە جۆرەکان پاشەواکانی کە دووبارە بەکارهێن و بابەتی تازەی لێ دروست دەکەن بەڵام وەکو کاغەز بۆ کاغەز باڵێن وەکو تەجروبەی شەخسی هەبووەتەوە ئێستا بەڵام وەکو سەرکەرێک بە جۆرێک لە جۆرەکان نوێیە ئێستا بێت باسی پەڕاکە سایکڵ بکەم بەو شێوازە کە چۆن پەیوەندیدارە بە بابەتی ژینگەوە و بۆچی ئێمە لەم پانەڵەیە ئەمانەوێت بەشداری پێ بکەین پەڕاکە سایکڵ وەکو ئەوەی کە پرۆژەیەکی ژینگەدۆستیە لە هەمان کاتدا لە بەرهەمەکانیان ویستوێتی خزمەت بە ژینگە بکات و خزمەت بە کولتوری کوردی بکات و لەگەڵ ئەوەش جێپەنجەیەکی هەبێت بۆ سەوزکردنی خاکی کوردستان جا هەر بۆیە من ئێستا هەندێک لە بەرهەمەکانتان پێ ئەناسێنم لێرە ئێمە چەند بەرهەمێکمان هەیە من پێم خۆشە سەرەتا باسی ئەوە بکەم کە چۆن
ڕۆڵی پەراڕیسایکڵ هەبووە لە دیارەکردن و دەرخستنی کولتوری کوردی زیاتر لە بەرهەمەکانیان. ئێمە لە دیزاینەکانی دەفتەرەکان یاخود دیزاینی بەرهەمەکان هەندێک بابەتی کولتوری کۆنمان بەکارهێناوە بۆ ئەوەی کاتێک کە جیلی تازەی کورد و جیلە تازەکە و یاخود ئەو گەشتیارانەی کە ئێرە کوردستان هەیەنەوێت بەرهەمێک بەرنەوە کە ناوخۆی کوردستان بێت، ناوخۆی دروستکراوی کوردستان بێت، ئاشنا بن بە هەمان کاتدا ئاشنا بن بە بابەتێکی کولتوری و بابەتێکی ڕەسەنی کوردی. جا بۆ ئەوە ئێمە چەند بابەتێکمان هەڵبژاردبووی کە لەبەری دەفتەرەکانمان ئاماژەی پێ بکەین کە ڕەنگدانەوەی کولتوری کوردی بێت، بۆ نمونە ئەو ئامێرانەی کە لە کۆندا بەکارهاتوون و ڕۆڵی ژن زیاتر دەرەخەن کە لەلایەن ژنەوە زیاتر بەکارهێنراون. بۆ نمونە تەشی ئامێرێکی کۆنە کە هەر لە کۆنەوە ژنانی کورد ڕەنجیان هێناوە و ئازێتێکی زۆریان پێوە گەشتاوە کە بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە خۆری پێ دروست بکەن و لەوەش بتوانن جلی پێ دروست بکەن و بەکاری بێن. جا بۆیە ئێمە لە بەرهەمەکانمانە باسی تەشیمان کردووە و لە دواوەی بەرهەمەکان بە دروستمان بە کوردی و بە ئینگلیزی باسی ئەومان کردووە کە تەشی بۆ نمونە چۆن بەکارهاتووە و لەلایەن ژنانەوە بە چ شێوازێک ماڵەڵەی لەگەڵکراوە لە کاتی تەشی ڕێستندا چ پندێک هەیە، چ وتەیەک هەیە، چ وتنێک هەیە بۆ ئەوەی کە وتراوە لە کاتی تەشی ڕێستن هەیە زۆری کات لەلایەن ژنانەوە. ئەمە بەرزبەتێکێک لە بەرهەمەکانەوە. ئەگەر بێت و باسی یەکێک لە بەرهەمەکانی تر بکەم، ئەمەیان دیزاینی مەشقی لەسەرە. مەشقەش بە هەمان شێوە ئامێرێکی کوردی کۆنە کە لەلایەن ژنانیش و پیاوانیشەوە بەکارهاتووە، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێکخستن و دامەزراندنەکەی لەلایەن پیاوانەوە بوو، بەکارهێنانەکەی بە زۆری لەلایەن ژنانەوە بووە. لە کاتی مەشقە ژەمیندا زۆر وتن هەیە کە کابانەکەی یاخود ئەو کەسێک کە مەشقەکەی ژێریوە و توێتی هەم بۆی کاتەکەی بەسەر بێت بە چەند وتنێکی چێژبەخەوەش بۆ هەم بەسەر دۆی پێ ئاڵیەوە. لێرەدا ئێمە بە دروستمان باسمان کردووە و ئاماژەمان پێیەوە هەر کاتێک کە کەسێکی بیانی یاخود جیلی تازەی کورد کە ئەیخوێنێتەوە و ئاشنایان بێت دەربارەی کولتورەکەی خۆی، دەربارەی ئەو شتێک کە لە کۆندا بەکارهاتووە و وتراوە ئاشنا بێت. بەڵام ئەوەی ئەمڕۆ زۆر سەرنجم لەسەری بێتەوە پێتان بڵێم ئەوەیە کە دیوێکی تریش هەیە کە بەراو ڕێسایکڵ ئەوێت ئیشی تیان بکات و پەری پێ بدات. ئەویش ئەوەیە کە چۆن تۆ بەکاربێنێت لە بەرهەمەکانیان و چۆن بتوانێت ژینگە سەوز بکات. ڕاستە ئێمە باسی ئەومان کرد کە هەموو سانتەرێک یاخود هەموو پرۆژەیەک کە کاری گەڕۆژیکردن و ڕێسایکڵکردن دەکات هەر خۆی خزمەت بە ژینگە ئەکات. بەڵام چۆن بتوانین ئێمە خزمەتەکەی دوو ئەوەندە بکەین بۆی بتوانین لەگەڵ کەمکردنەوەی پاشماوە یا ڕۆڵمان هەبێت لە سەوزکردنی ژینگەشە. جا هەر بۆیە من حەزەکەم ئەوەتان پێ بڵێم لێرە لەگەڵ ئەوەی کە بەرهەمێک لە بەرهەمەکانی بەراو ڕێسایکڵ پەڕەی تۆدارەوە تا کاغەزێک کە ناوەکەی تووی تێیە لەناوەوە بۆ ئەمیان تووی ڕێحانی تێیە و بنەتۆمان بەکارهێناوە تێکدا بە خۆشحاڵیەوە. لەناو ئێرە کاتێک ئەم کاغەزە پرینتی لەسەرەکرێت یاخود بەکارێن درێنووسینی لەسەرەکرێت لەگەڵ ئەوەش لە کاتی فڕێدانیدا بە شێوەیەک ئەتوانین بڵێن پاشماوەیەکی نییە کاغەزەکە خۆی شێ بێتەوە وەکو پێینێکی لێت بۆ تۆوەکە و تۆوەکەش گەشتاکات. بەڵێ و لێرەدا دراوە هەندێک لە پەندە کوردیەکان کە پەیوەندیدار بە پانەوەکەی ئەمڕۆوە بۆ نمونە ژەهر بچێنێت ژەهرە دۆیتەوە یا لەسەر پنجی خۆی ناڕێتەوە ئێستا بداخەوە هەردەوەنەوە دەبێ بەدار یا لەسەر پنج خۆی ناڕێتەوە پێمانە لێرە. بەڵێ یا ئەوەیە بەدەمی بزن خۆش بێت. جا ئەگەر حەسان کرد ئەمانی ئێرە بۆ ئەوەیە کە بیبێن و بیچێنەوە دواتر لێرە هەڵی بگرن و بیبەن لەگەڵ خۆتان.
ئەمەیەکی تر بوو لە بەرنامەکانی پەراپەرسانیکەڵ کە تێدا هەنگاوێکی ترە لەگەڵ دۆستێکی هەیە بۆەوەی کە ژینگەش سەوز بکات. ئێستا ئەچینەوە ناو پانەڵەکە و کاتی کردوگەکەمان دەست پێکەین. چکە پرسیارێکتان هەیە بە پرسیارەکانتان لەبیر بێت و لە سەرەتای دەستپێکردن بە پرسیارەکەتان ئاماژەی پێ بن کە پرسیارەکەتان ڕووی لەکێنە. چکە ئازیزان هێوەش پرسیارەکانتان بنووسن و هەر کەسێک دوو خولەکی هەیە بۆ پرسیارەکەی